مێتاڤێرسم لە مێتاڤێرس کە فەزایەکی گریمانەی خەیاڵی دروستکراوە بە شێوازێکی زانستی و بابەتی شرۆڤەی گۆڕانکاریە خێراکانی تەکنەلۆژیا و هەسارەی سۆشیال میدیا و لێکەوتە و کاریگەریەکانی ئەکەین لەسەر جیهانی مرۆڤایەتی. هەموو ڕۆژانێکی سێشەممە ڕاستەوخۆ کاتژمێر 4 ئێوارە و ڕۆژانی پێنجشەممە کاتژمێر 10 بەیانی دووبارە دەبێتەوە. ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە تۆڕی کۆمەڵایەتی بە یارمەتی هاوکاران و بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سلێمانیەوە پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. هەڵبەتە لە تەوەر و بابەتەکانی هەر پرۆگرامێکی مێتاڤێرس کاتێک باسی تەکنەلۆژیامان کردووە، کاتێک باسی لێکەوتەکانی و هەروەها لایەنە باش و دەستکەوتەکانی تەکنەلۆژیامان کردبێت، لە پاڵیدا ئاماژەمان بە لایەنە نەرێنیەکانی یاخود کاریگەریە خراپەکانی لەسەر بەکارهێنەرانی کردووە. هەڵبەتە ئەمەش لە نەبوونی هۆشیاری و لە کەلێنی پەروەردەی میدیاییەوە سەرچاوەی گرتووە. بۆیە لەم پرۆگرامەدا بە شێوازێکی تێر و تەسەل تیشک دەخینە سەر پەروەردەی میدیایی، لەبەر ئەوەی دوجار لە ئێستادا پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا و میدیای ئەلکترۆنی بەڕاستی میدیای خەڵکن، میدیای کۆمەڵایەتین، وەکو پێویستیەکی حتمی بەرهەم هاتووە و خۆیان خزانۆتە نێو کللتوری و هەروەها فەرهەنگی کۆمەڵگەوە. بۆیە لەگەڵ هەر پێشکەوتنێکی تەکنەلۆژیای ئامێری زیرەکدا بەڕاستی میدیا و تێڕوانینەکانی هەمیشە گۆڕانکاریان بەسەرا هاتووە. لە پاڵیشیدا تێڕوانینەکانی خەڵک بۆ میدیا، بۆ سۆشیال میدیا بەردەوام لە گۆڕاندایە. لە ئێستاشدا لە دنیای گلۆبالیزەیشندا دەتوانین بڵێن میدیای ژمارەی، میدیای دیجیتاڵی و هەروەها تۆڕە کۆمەڵایەتیەکان لە زۆربەی وڵاتاندا نەیتوانی وە پەیامێکی دروستی هەبێت لە پاڵ لایەنە باشەکانیدا. ئەمە بۆیە وای کردووە کە کاریگەریەکی خراپ لەلایەک لەسەر چاک دروستکە و لەلایەکی تر لەسەر خێزان. ئەمەش دوجار بۆتە ئەوەی کە بەها و کللتورێکی ناچەند دروست لەسەر کۆمەلگا بەجێ بهێڵێ، کە هەموو ئەمەش وەکو لە سەرەتایە باسم کرد بەڕاستی لە غیابی پەروەردەی میدیاییەوە دروست بووە کە لە ئێستادا ئاریشە و قسە و باسێکی زۆری لەسەرە. بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ لە چوارچێوەی پرۆگرامی مێتاڤێرسدا گەنگەشەی ئەم بابەتە لەگەڵ میوانی پرۆگرام زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر شوان ئادەم ئەیڤەست ئەکەین کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چمکن هاوکات مامۆستای زانکۆن. بەخێربێی دکتۆر شوان، سپاسی ئامادەبوونتەکەین. سپاس بۆ بەڕێز. هەر بژیت. دکتۆر شوان، پەروەردەی میدیایی چییە وا لە ئێستادا پسپۆڕانی بواری میدیا لێرە و لەبێ زۆر گەنگەشەی لەبارەوە ئەکەن و جەنابتان بەڕاستی ئاگام لە چوارچێوەی ڕێکخراوەکەتاندا و هەروەها گۆشەیەکی میدیاییتان هەیە کە ڕۆژانە هۆشیاری میدیایی لە چوارچێوەی پەروەردەی میدیایی بۆ ڕۆژنامەنووسان بە تایبەتتر باسی لەبارەوە ئەکەن و وتاری لەبارەوە ئەنووسن. پێم بڵێ چییە ئەم پەروەردەی میدیایە و ئامانجە گشتیەکانی چین؟ زۆر بە کورتی پەروەردەی میدیایی زنجیرە پرۆگرامێکی پەروەردەییە کە ئامانج لێی خوێندەوارکردنی بەرهەمهێنەر و بەکارهێنەری میدیایە و توانەیە کە وەکو ڕۆژنامەوان وەکو دەستگا دامەزراوەکان ڕاگەیاندن ئیش لەسەر بەرهەمهێنانی پەیامە میدیایەکانەکەن چۆن بە شێوازێکی دروست و پیشەیی پەروەردە بکرێن، ئاشنا بگرێن، ئاگادار بکرێن و هۆشیار بکرێنەوە لە یاسا و ڕێسا پیشەیەکانی بواری ڕاگەیاندن و لەلایەکی دیکەشەوە چۆن وەرگەر یا بەکارهێنەری ئامڕازەکانی میدیا هێندە هۆشیاری میدیایی هەبێ کە کۆدا
کۆدەکانی پەیامەکان بناسێتەوە و دیوە ئاشکرا و پەنهانەکانی ئەو پەیامانەی کە لە نێوەندێکی میدیاییەوە دەرەچێ پێی ئاشنا بێ و بیخوێنێتەوە و ئاگاداری بێ و ئەوەی کە سوودی لێبینێ بتوانێت وەری بگرێ و ئەوەشی کە بێسوودە ببێتە چاوێکی چاودێر بەسەر دەستگا و دامەزراوەکانی میدیاوە بەسەر میدیاوان بە کەناڵەکانی میدیاوە کە بتوانێت ئەو خەوش و ئاریشانی کە لە پەیامێکی میدیاییەوە دەرەکەوێت جۆرێک لە ڕای گشتی لەسەر دروستکە بۆ ئەوەی دەستگا و دامەزراوەکان بەخۆیان بچنەوە و چاکسازی تیا بکەن. ئێمە زیاتر بەڕاستی لە ئێستادا وەکو لە سەرەتایە باسم کرد سۆشیال میدیا بۆتە ئەمری واقع پانتاییەکە فەزایەکی تەواو ئازاد و بێسنوورە نەک تەنیا ڕۆژنامەنووس و میدیاکار لە خۆی کۆ ئەکاتەوە بەڵکو خەڵکێکی ئاسایش بە هەمان شێوە بەکارهێنەرین بۆیە لە ئێستادا زۆر ئەم بابەتە بە هەند وەردەگیرێ بەڕاستی کە بکرێتە منهەجێکی پەروەردەیی نەک تەنیا لە زانکۆ پەیمانگاکاندا بەشی ڕاگەیاندن بیخوێنن بەڵکو لە پرۆسەی پەروەردەی پرۆگرامی خوێندنی ناوەندەکان و فێرگەکانی خوێندنگە لە ئاز جیاوازەکانیشدا بە هەمان شێوە ئاماژەی پێ بکرێ لە پاڵ ضرورەتی سۆشیال میدیادا هەر وەکو ئەوەی کە بەڕێزیشتان وەکو هەستکردنێک بە بەرپرسیارەتی و گرنگی ئەم بابەتە لە گۆشەی لێم بپرسە لە ناو سۆشیال میدیادا کەمە بەڕاستی گۆشەیەکی گرنگە هەتاوەکو چەند تۆوەکو پسپۆڕێک لەگەڵ ئەم بابەتەیای ڕاستەبەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بمەوە ئەمەوێ گەڕانەوەیەکی مێژووی بکەم بۆ ئەوەی کە یەکەم جار پەروەردەی میدیایی لەکوێوە دەستی پێکرد چۆن شەکەرەکرا چۆن بیرۆکەکە بڵاوبوویەوە بۆ یەکەم جار لە وڵاتی کەنەدا لە ساڵانی 79 لەوێ جار بۆ یەکەم جار بیریان لەوە کردەوە کە ئەو بەکارهێنەرەی ئەو وەرگری میدیا پێویستی بە جۆرێک لە هۆشیاری هەیە وەکو احترامن بۆ بینەران و بیسەران وەکو زبڵدانێک سەیری نەکرێ هەچی زانیاریەک هەیە پێشکەشی بکرێەوە و بەشێک لەو زانیارانە کە ڕەنگەم بەسەر چوبن ئیکسپایر بوون وەکو خواردنێکی ئیکسپایر وابێ کە زەرەر بە جانبی معریفی و زەرەر بە جانبی دەرونی و پەروەردەیی وەرگرەکان بگەێنە بۆیە پێویستی بە فلتەر هەیە پێویستی بە دەرگاوان هەیە ئەوان کە لەوێ بیریان لێکردەوە وردە ئیشان لەسەرەوە کرد کە چۆن پەروەردەی میدیایی بخەنە نێو پرۆگرامەکانی خوێندنەوە ئەو بوو لە ساڵانی 82 تا دەوروبەری 85 یۆنسکۆ ڕێکخراوی یۆنسکۆ بۆ یەکەم جار کۆنفرانسێکی گەوری کرد بۆ پەروەردەی میدیایی لە ساڵی 1982 بوو یەکێ لەو ڕاستپاردانەی کە لە کۆنفرانسەکەەوە دەرچوو پەروەردەی میدیایی ببێ بە منهەج لە قۆناغەکانی پێش چوونە قوتابخانە تاوەکو قۆناغەکانی پێش چوونە زانکۆ وەکو ئامرازێکی پەروەردەی ئەژمار کراوە بخوێنرێ و ئیشی لەسەر بکرێەوە بە پێی قۆناغەکانیش چۆن بۆ نمونە ئێمە بابەتی بیرکاریمانەیە لە قۆناغی سەرەتایی کۆمەڵە پرۆگرامی هەیە لە قۆناغی ناوەندی کۆمەڵە پرۆگرامی هەیە و لە ئامادەیی کۆمەڵە پرۆگرامی هەیە بەپی قۆناغەکان جیاکراوەتەوە پەروەردەی میدیاییش لە قۆناغی پێش چوونە قوتابخانەوە بۆ باخچەی ساوایان بۆ دادەکان بۆ ئەو ساوایانی کە لە باخچەکانان ئاشنا بکرێن زۆرتر لە ڕێگەی وێنە و ناساندنی ئامرەکان و ئەوانە دوایی لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیە بەپێی ئەو قۆناغانە گۆڕانکاری بەسەر ناوەڕۆکی پرۆگرامەکانە بێ و وا بکرێ جۆرێک لە هۆشیاری میدیایی وەرگر یا بەکارهێنەری میدیایی بەرز بکرێتەوە بۆ ئەوی وەکوتم دیوە ئاشکرا و پەنهانەکانی ئەو پەیامە میدیایانە بناسرێنەوە کە لە دەستگا و دامەزراوەکانە دەرەچێ لە دوای دروستبوونی یا بەربڵاوبوونی ئینتەرنێت و وڵاوبوونەوەی تۆڕە کۆمەڵایەتیەکان من زمنیە فەیسبوک و تویتەر و سناپچات و ئەوانە جۆرێک لە خراپ بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هەستیان پێکرد ئێستا ساڵانێکە نزیکەی 10 ساڵێکە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا سەر لە نوێ دەستیان پێکردوێتەوە ئەپدەیتی ئەو پرۆگرامانە ئەکەن کە بۆ پەروەردەی میدیایی دەستنیشانکراوە و ئەو بابەتانە ئەخنێنە ناویەوە ناو پرۆگرامەکانەوە کە پەیوەندی هەیە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چۆن بەکارێنە پەیوەندی هەیە بۆ ئەپلیکیشنانی کە ئێستا مناڵان بەکارێنن وەکو یوتیوبە وەکو گوگڵە تیکتۆکیش ئێستا مناڵان بەکارێنن سناپچاتە تویتەرە ینی ئامرازەکانی دیکەی پەیوەندیکردن وەکو واتسئەپ و ڤایبەر و کەواتە دکتۆر شوان ئەم بابەتە بۆ هەموو ئاستە جیاوازەکان گرنگە هەر لە باخچەوە هەتاوەکو زانکۆ بەڵێ بەدڵنیاییەوە بۆ هەموو ئاسەکان گرنگە نەگەر بەتەنها بۆ ڕۆژنامەنووسان وانەی کە بەرەمێنەری با بڵێن پەیامی میدیایی بەڵکو بۆ بەکارهێنەرەکانیش گرنگە ئێستا وەکو وتم لە ئەڵمانیا نزیکەی 10 ساڵێکە ئەپدەیتی ئەو پرۆگرامانە ئێمە لە ساڵی
2010 بۆ یەکەم جار کۆڕبەندی نیشتیمانی بۆ ڕیفۆرمی میدیاییمان ڕێخست لە شاری سلێمانی بیست ڕاستپاردا لە کۆڕبەندەکەەوە دەرچوو بەشێک لەو ڕاستپاردانە پەیوەندی هەبوو بە پەروەردەی میدیاییەوە و ئاڕاستی وەزارەتەکانی پەروەردە خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی ئەوقاف و کاروباری ئاینی لەگەڵ ڕۆشنبیری و لاوان کرا بە ئامانجی ئەوەی کە پەروەردەی میدیایی هەم بکرێتە پرۆگرامی خوێندن لە قۆناکەکانی پێش چوونە قوتابخانە تاوەکو قۆناکەکانی پێش چوونە بەداخەوە لەم وڵاتی ئێمە لەم هەرێمەی ئێمە هێندە کێشە و مەشاکیلی دیکە هەیە کە ئەم وەزارەتانەش وەکۆڵەیە تا ئێستا میدیا بە کێشە نازانن کە لە کاتێکە ئێمە لەو کۆڕبەندەیە تەشیدمان لەسەرەوە کردەوە کە میدیای کوردی وەکو کێشە سیر بکرێ چونکە وەکو نەخۆشی سیر بکرێت چونکە کە تۆ نەخۆشیەکەت ناسی نیشانەکانی ناسی ئەو کاتە ئاسان چارەسەرەکرێت ئێمە هەم لەو کۆڕبەندەیە لە نزیکەی 4 پانێڵێکا بوو هەم نەخۆشەکەمان میدیامان وەکو نەخۆشی دەستنیشان کرد و نیشانەکانیمان دەرخست و دواتر چارەسەریشمان بۆ پێشنیاز کرد کە یەکی لە پێشنیازەکان دانانی ئەم پرۆگرامی خوێندنەیە و ئێمە چەند جارێک لە ڕێگەی وەزیرەکانەوە بە نامێ ڕاستمیش ئاگاداری وەزارەتەکانمان کردوون کە هەبێ وەکو مەبدە پیان باشە بەڵام وەکو جێبەجێکردن ئێستا دەست بۆ هەر شتێکە بەیداوای هەر شتێکەکەڵە بودجە نیە بودجە لە بەردەسانیە بەڕاستی ئەم پرۆگرامەش پێویستی بە بودجەیەکی باشەیە و سەپۆرت بکرێ بۆ ئەوەی هەم پرۆگرامەکە دابنرێ و کە دابنرێ ئەبێ وەکۆڵی کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی خۆڕەڵاتی داخراوی وەکو کوردستان لە بەرچاو بگرێ و ئەو شتانەی کە بۆ کۆمەڵگەی کوردی ئەشێ ئیشان لەسەر بکرێ و دواتر بە پێ قۆناکەکانیش جا بکرێتەوە و یەکێکی تر لەو پێشنیازانەی کە ئێمە هەمان بوو بۆ ئەوەی کەسانێک کە ئەم پرۆگرامە بڵێنەوە دەتوانی بەشەکانی ڕاگەیاندن و تەکنیکی میدیا و پەیوەندە گشتەکان و بازاڕگەری و ڕاگەیاندن ئەمانە ساڵانە کە تەخەڕۆجەکرێن بۆ نمونە لە زانکۆکانیشا بەشێک بکرێتەوە بە ناوی پەروەردەی میدیایی لە چوارچێوەی کۆلێژی کە ئێستا دکتۆر شوان بەڕاستی هەڵاوسانێکی گەورە دروست بووە لە پاڵ ئەو هەموو دەرچووی بەشی ڕاگەیاندنی زانکۆ و پەیمانگاکان لەبەرەوەی ئێمە دەزانین بە دیاریکراوی کۆمەڵێک دەستگای میدیاییمان هەیە کە ڕەنگە بەشی ئەوە نەکات ببێتە جێگەیەک کە هەموو دەرچوانی میدیا لە خۆی بکرێت ترە لە کێشەکان کە هیچ چارەسەرێکی سەرەتایی لێ بۆ ئەو دەرچوانە ئەوەشێکە بێت لە چارەسەرەکان ئێمە ئەوەی کە پێشنیازمان کردبووە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت کە لە زۆربەی زانکۆکان هەیە بەشی پەروەردەی میدیایی بکرێتەوە لەوێ فێری میتۆدەکانی وانەوتنەوە و خوێندن و بەکارهێنان بکرێن من زمنیها پەروەردەی میدیاییش بچێتە مەنهەجەکەوە ئەوانی کە لەوێ دەرەچن تعین بکرێن بۆ قۆناغەکانی باخچەی ساوایان سەرەتایی ناوەندی ئامادەی بۆی وانەی پەروەردەی میدیایی بوترێتەوە واتە استراتیژەکە وایە پەروەردەی میدیایی ئەکرێتە مەنهەج و خەڵکێکی بۆ پێی ئەگەیەنی کە یڵێتەوە و بەدوای ئەوەیە ئیش لەسەر ئەوە بکرێت چۆن ئەم هەموو دەرچووی کە ساڵانە ئێمە نزیکەی 7 بۆ 8 بەشی ڕاگەاندنەوەی پەیوەندی هەیە بە ڕاگەیاندن لە زانکۆ پەیمانگاکان بە ئەلی حکومیەوە هەمانە بە کۆی هەمویان نزیکەی 1000 بۆ 1500 دەرچوو ساڵانە هەیە ئێمە 1500 ئێمە لە کوردستانە بە پێی ئاماری سندیکا بە نزیکەی 900 کەناڵی ڕاگەاندمانەیە لەم 900 کەناڵە ئەوانەی کە تەسجیلکراون تۆمارکراون لەو 900 ڕەنگە بە هەمووی ئێستا ژمارەیەکی زۆر کەم کە لە حدودی 100 کەناڵێکە ئەبێ با بڵێن ماون و بەردەوامن و ئیشەکەن و لەمانەش هەمویان ئیمکانیەتی مادی ئەوە گەوریان نییە کە بتوانن خەڵک وەرگن ئیدامی پێبن باشە تۆ کە ئەمنە کەناڵت هەیە کەواتە ئەبێ بزانی ئەم ڕێژە زۆرە لە دەرچوانی بەشەکانی ڕاگەیاندن هەڵاوسان دروستەکە بەتاڵی مقانعە دروستەکە بۆیە بەمەش ئێمە هینێکی پێشنیازێکمان هەبوو بۆ وەزارەتی ڕۆشنبیری بیکەن بە مەرج بەسەر دامەزراوەکانی ڕاگەیاندن لەم دووە هەر کەسێک کە وەرەگرن لانی کەم ئەگەر لە بیدایە تا قورس بێ لە 150 ستافەکەی لە دەرچوانی بەشەکانی ڕاگەیاندن بێ بۆ لەبەرەوەی ئەمانە لە ڕووی تیۆریەوە پێگەیەنراون و تا ڕادەیەک ئاشتان بە مەسەلەن هونەرەکانی نووسین بە شێوازی مۆنتاژکردن بە شێوازەکانی هەواڵداڕشتن بە یاسا بەرکارەکان بە ڕێسا پیشەیەکان بە پێوەرەکانی ئەمانە ئاگادارن ڕەنگە گرفتیان لە جانبە پراکتیکەکەی ئابێ ئەکرێ کەناڵەکانی ڕاگەیان ئەو دەرگایان بۆ بکەنەوە و بتوانن ئیشان لەسەر دکتۆر شوان هەموو ئەو دەرچوانەی بەشی ڕاگەیاندن دەتوانن ڕۆڵیان هەبێت لەم پەروەردەی میدیاییە ئەگەر بێت و سوود لە تواناکانیان وەربگیرێ لە فێرگەکاندا لە قوتابخانە و ناوەندە فێرگەیەکاندا یاخود ئەبێ مەرج هەبێت بۆ وەرگرتنیان بەدڵناوی لە هەموو شوێنەکە ئەبێ بەرجە بێت تۆ سەپەیامێکی میدیایی ئەم بەرنامەجەی دوجار ئەوە دەرچوویەکی بەشی ڕاگەیاندن ئەبێ مەرج چی بێ بۆی مەرج
نەیە هەچی کوردڵێ چی سمێڵی سوور و هەمزاگا بێ هەچی دەرچوو بەشەکانی ڕاگەاندنی میدیا بێ شیاوی ئەوە بێ لە کەناڵێکی ڕاگەاندنە کاری بدرێتێ بۆ پیشەکانی تریش هەمان شتە بۆ هەموو پیشەکانی تریش وایە ئەبێ ئەو کاتە کەناڵەکانی ڕاگەیاندنیش کۆمەڵە فلتەریان نەبێ کۆمەڵە مەرجانە بێ و لەژێر ڕۆشنایی ئەو مەرجانەیە دەرچوانی بەشەکانی ڕاگەیاندن جێگا بکەنەوە و بە جۆری لە جۆرەکان ئەگەر ئەمە کەوتە سەرسکە ئەو کاتە بۆ نمونە تۆ تەکنیکیەکت هەیە تۆ هەواڵسازێکت هەیە کە بە هاوی فێر بووە واتە لە دەرەوەی نێوەندێکی ئەکادمی لە خولێکی ڕۆژنامەوانی ڕەنگە فێر بوو ئەو کاتە ئەویش ناچارەکەی تەژیەکەی بچێتە نێوەندێکی ئەکادمی و بڕوانامەیە بێنە ئەو کاتە بڕوانامە وەکۆڵە حیا حورمەت پیاکاتەوە و بڕوانامەکانی بەشەکانی ڕاگەیاندن حسابی بۆ بکرێ و بە نظر یاعتیبار وەرەگرێ ئەکرێ بکرێتە یەکێک لە مەرجەکان ئەگەر بڕوانامەکەت ئەوە بوو من دەتوانم لە فلانە لیڤڵا دادنێم ئەگەر بڕوانامەکەت ئەوە بوو لە فلانە لیڤڵی ترا دادنێم ئەو کاتە جۆرێک لە ستاندرایز هەبێ لە وەرگرتنی خەڵکە نەک بە عشوایی تۆ لەبەری خزمی منی من لەم کەناڵەیە دەسمەڕوە تۆ وەرەگرم بەڵام ئەوی ترکە مەسەڵەن کەفاءەتی باشە شەهادەی باشە هەموو شتێکی باشە بەڵام لەبرەوەی پشتێکی نییە منسوبیەت و مەحسوبیەت و واستەی نییە مافەکەی زەو دەکرێت بۆیە بەمە تۆ وردە ئەکەویتە سەر ئەوەی کە کەناڵەکانی ڕاگەیاندن هەم لە وەرگرتنیان هەم لە بەرهەمێنانیان هەم لە پەخشکردنەوە و بڵاوکردنەوەیانە فێری جۆرێک لە پەروەردەی ئەبێ کە ئەم پەروەردەیە پشتبەستە بە کۆمەڵە پێوەر جا پێوەرەکان تەکنیکین پێوەرەکان میهەنین پێوەرەکان یاسایین پێوەرەکان ئیدارین تۆ پێوەری بۆ دەستنیشانەکەی ئەو کاتە و فۆزایە دروست نابێ کابرا تا دوێنێ مەسەڵەن خەریکی شوانی بۆ لەو دەشت و دەرە ئێستا ئەزانە پیان و تۆ کاکە کامێرەیە بگرە بەدەستەوە لە کەناڵێکی ڕاگەیاندن هەم معاشەکەی چەورە هەم ئەتوانی ئاسانتریش بگەی بە خەونەکانە و ئاسانتریش بۆ نمونە بەناوبانگ بێت. کەواتە چی بۆ مایک بەدەستانە ئەڵێ ئێمە زۆر تەرکیزمان لەسەر تەلەڤیزیۆنەکان کرد باشە دوجار ئەم هۆشیاری میدیاییە تەنیا وەکوتمان بۆ بەکارهێنەر و بۆ ئەو کەسانە نییە کە لە قوتابخانن و قوتابین و فێرخوازن دەتوانین بڵین ڕۆڵێکی بەرچاوتری هەیە بۆ ڕۆژنامە نووسان و میدیاکاران ینی ئێمە زیاتر بابەتەکە زیاتر بۆ میدیاکارە ئەم مایک بەدەستانەی ئێستا لەناو کۆمەڵێک پیجی ناو سۆشیال میدیامان هەیە بەڕاستی لێرە و لەوێ کۆمەڵێک کەس تەنیا مایکێکی بەدەستەوەی بەبێ ئەوەی هیچ هۆشیاریەکی سەبارەت بە ڕێسا پیشەیی و ئیتیکیەکان هەبێت ئەمانە لەکوێی ئەم هۆشیاری پەروەردەیەدان ئێمە ئەبێ وەکڵێ واقعی بین و لۆژیکی بین ئەو مایک بەدەستانە لەکوێوە هاتون لەم کۆمەلگای کۆمانایانی باش لەم ڕێگە خۆشکەیان لەم کۆمەلگەی خۆمان لەکوێ پێگەیانراون وانە تۆ مایکێکە گرتۆ بەدەستەوە لەکوێوە هاتووی ئایا لە نێوەندێکی ئەکادمیەوە هاتووی خریجی ئەوەی نەخێر ئایا دەرچووی خولێکی ڕۆژنامەوانیت لە خولێکی ڕۆژنامەوانی زیرەت بوو باشە ئەی سەرچاوەکانی پێگەیاندنی تۆ سەرچاوەکانی پێگەیاندنی یا پەروەردەکردنی نەوەی نوێی ڕۆژنامە نووسان کوێ ئێمە بێ جان بە ئەکادمیەکەش مڕاجعە بکەینەوە مڕاجعەی مەسەلەن منهەجی خوێندن بکەینەوە لە زانکۆ و پەیمانگاکانە ئایا ئەو منهەجی لە زانکۆ و پەیمانگاکان ئەخوێنرێتەوە تەقتی هەموو پێداویستانە کایسە کەناڵەکەی تۆ ئەگەر یەکێک لەوان وەرگێ حالیەن نەخێر حالیەن وانە کەواتە بێ وەزارەتی خوێندنی باڵا وەکو ئێمە لە پێشنازەکان پێداچوونەوە بە پرۆگرامەکانی پەروەردەی میدیایی لە نێوەندە ئەکادمیەکانە بکاتەوە ئەمە یەک دوو مۆڵەت نەداتە هەموو کەسێک و هەموو شوێنێک کە خولی پیشەیی بکاتەوە خەڵک هەیە سێ مانگە هاتوۆتە مەجالەکە کەچی لە مانگی چوارەمە خەریکی دەورەکردنەوەیە بۆ بێژەری بۆ هەواڵسازی بزنسە دکتۆر کە بووە بە بزنس کەواتە ئەبێت تۆ چاوەڕوانی ئەوەش بکەی هەشتە بوو بە بزنس معایرەکان کەمە بێتەوە معایر علمیەکان کەمە بێتەوە معایرە میهەنیەکان کەمە بێتەوە کەواتە تۆ بێ مڕاجعەکە هەم لە ڕووی ئەکادمیەوە بیکەیتەوە لە نێوەندە ئەکادمیەکان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بیکاتەوە هەم لە خولە ڕۆژنامەوانیەکانەوە ئەم سنتەرانەی کە خولی ڕۆژنامەوانی ئەکەنەوە چێ ئێنن چی ئەڵێنەوە چۆن مۆڵەتیان وەرگرتووە ئایا بڕوانامی وەرگری حسابی بۆ بکرێیانە بەشێکی دیکەشی ڕەبتی هەیە بە حزبەکانەوە ئێمە ئەگە سەریح بین لە کوردستانە میدیا ڕێژەیەکی زۆری چێ تەمویلیەکە چێ پشتێتی حزب لە ناو حزبەکانە چێ تەمویلیەکە کاک فڵان و کاک فیسار و مافڵان و مافیسار دامیەکە میدیای شخصیە ئێستا جاران نەماوت با میدیا حزبی نەمێنە لەبەرەوەی کۆنتترۆلی زۆرە ئێستا
تەمەناکەی میدیای حزبی بە قۆت بێتەوە فی سەبیلی ئەم میدیا شخصیانە لاواز بن لەبەرەوەی میدیا شخصەکە هێندە گەورە بووە میدیا حزبەکەشی قوت داوە یعنی جاری وایە میدیا حزبیەکەش وەکو میدیایەکی ناحزبی هاواری لەستاوە کارمەندەکانی بەدەست نەبوونی معاشەوە بەدەست پێشلکاری کە لەلایەن هێزەکانی پۆلیس و ئەملاولاوە بەرامبەریان ئەکرێ ئەوانیش مشکلانەیە ئۆپۆزیسیۆنمان نییە میدیای شخصیمان نیمانە میدیای شخصیمانەیە ئەم میدیا شخصیە شەڕی خۆیەکە من میدیایەکدا نەفی سەبیلەوەی دەموچاوی من جوانکە بە جوان پیشانم ما گەورەم کە و سمێنێ شتێک هاتە پێشەوە دەستکەوت بۆ دروستکە مەعالە سەڤێسەوەی لاتوە هەندێک میدیا لەبەرەوەی من پارەی ئێمێ تاریخم بۆ دروستەکە من بۆ نمونە لە هەشتاکانە لەدایک بووم کەچی ئەو تاریخی پێش هەشتاکانم بۆ دروستەکە بەشداریم پێیەکە لە شۆڕشی گوڵان و لە نازانم شۆڕشی نوێ و لە ڕاپەڕین و لەمانەیە بۆیە ئەمەش پێویستی بە مراجعەکردنەوەیە کەواتە پەروەردەی میدیایی هەر بەتەنها وەکۆڵێ کەسایەتی ئەکادیمیەکان پسپۆڕان وەزارەتەکان لی بەرپرس نین بەڵکو هەر تاکێشی کۆمەڵگەی کوردی کە بەکارهێنەرە کە بەرهەمێنەرە چونکە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە تۆ باسی تۆڕە کۆمەڵایەتەکان کرد خۆمان بۆ خۆمان بەرهەمێنەری پەیامی وانە بەرهەمێنەری پەیامی میدیایی مادام ئەو دەرگاوانانە نەماوە بۆ نمونە جاران من و تۆ وتارێکمانە نووسیمان بۆ ڕۆژنامەیە ئەوایە بچوایە بۆ ئیدیتەر سەیری بکردووە بیتنایە بۆ بەڕێوەبەری نووسین بەڕێوەبەری نووسین بۆ سەرنووسەر موافقەتی بکردە اینجا ئەم وتاری ئێمە بڵاوەکەیە باشە بەڵام ئێستا من نەماوە دوای ئەگەڕایەوە بۆمان ئەگەڕایەوە ئەوە چاکەیە ئەوە لە بەیان فەقرەی لەگەڵ سیاسەتی کەناڵە میدیاکە ناگونجێ لایە بین ئاساییە بەلاتۆ چەند جار ئەوم بەسەر هاتووە ئێستا چی لە هاتووە ئێستا تۆ عینی وتارێنی خۆت دەوری ئیدیتەرە بینی دەوری بەڕێوەبەری نووسینە بینی دەوری سکرتێری نووسینە بینی دەوری خوێنەریشی بینی بەڵێ دەوری بەڕێوەبەری کەناڵەکە دەبینی ئەبێ ئەم فلتەرانە هەموو لە کۆتە جێکەیتەوە ئینجا پۆستێت بکەی لە فەیسبووکە یا لە تۆڕێکی کۆمەڵایەت ئەوواکەی ئەی چۆن وا بکەین ئەم هۆشیارە میدیای ئەو نەبەرز بێتەوە کاتێ من کە بۆ نمونە وێنەیەکی تایبەتی تۆم دەستکەوتووە چۆن مەسەلان ئەو پرسیارانە لە کۆم بکەم ئەگەر ئەم وێنەیە بڵاو بکەمەوە هی تایبەتە هی گشتی نییە بە یەکەوە نەمانگرتووە لە شوێنێکی گشتیان نەمانگرتووە وانە چۆن ئەم وێنە تایبەت تاگر بڵامەوە ئایچ کاردانەوەی لەسەر دکتۆر سارا دروست دەبێ ئایا خراپیەکانی چییە باشیەکانی چییە ئەمانە ئەبێ ئێستا بەکارهێنەری میدیا و بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان ئەم پرسیاران لە خۆیان بکەن اینجا ڕێگەبن چۆن ئەمە بەرزەکەیتەوە وەکووتمان ئەبێ لە پەروەردەوە دەست پێکەین لە باخچەی ساوانەوە دەست پێکەین ئەبێ لە کەناڵەکانی میدیاوە دەست پێکەین مەعالەسە بێسە کەناڵەکانی میدیا زۆربیان جاران هینێک هەبوو عیبارەتێک هەبوو ئەیوت کەناڵەکانی میدیا ئەبێ وەکو تەنشی سەربان وابن چۆن تەنشی سەربان کە ئاوەکە پڕە بێ بە بەلوعات تەوزیع کراوە بۆ ژوورەکان بۆ خوارەوە بۆ قاتی خانوەکە ئەنجا ئەچێتە خوارەوە ئەبێ میدیا ئاوا بێ ینی بەچای ڕۆشن بێ پەیامەکەی چێ سەرچاوەکەی بۆ بە سۆشیال میدیا سەرچاوەکەی بۆتە سۆشیال میدیاش ئەوەیە کە من بەبێ فلتەر بەبێ هیچ فلتەر و هیچ لێپرسنەوەیەک پەیامەکانم بڵاوەکەم کەواتە دکتۆر شوان پەروەردەی میدیایی چۆن جێی دەبێتەوە لەناو ئەم فەزا ئازادە بێ سانسۆرە بێ کۆنتڕۆڵە بێ ڕێسا بێ ئیتیکەیە یعنی چۆن تۆ ئەتوانی ئەم هۆشیاریە لە لای خەڵکێکی لەگەڵ ڕێزم کاڵم نەخوێنەوار واتە ئاشنانەبی بە ئەلفوبێ میدیا ئێمە بعد دیوی دومی پرسیارەکە بکەین چێ وای کرد ئەم میدیا بێ سانسۆر بێ ساحیب بێ فلتەر بێ لێپێچنەوە بێ چێ وای کرد هەرخۆمان وامان نەکرد ئێمەی ناو دامەزراوەکانی کەناڵەکانی ڕاگەیاندن وامان نەکرد دکتۆر شوان ڕاشکاوانەش بڵین خۆ ئەمە تەنیا لە کوردستان نییە لە دەرەوەش وایە بەڵام لە دەرەوە بۆ نمونە چاودێری هەیە لێپرسینەوە هەیە من نمونەیەکە بۆ باسکەم لە ساڵی 2011 لە بەریتانیا حاڵەتێ دروست بوو دوایی بوو بە زاهیرە بوو بە دیاردا ئەویژەوە بوو بۆ نمونە تۆ دزە هاتە سرت تەلەفۆنت دەکرد بۆ 911 ژمارەی باڵێ ناوخۆی بەریتانیایە بۆ پەیوەندیکردن بە پۆلیسەوە لە حاڵەتی زەرورە تەلەفۆنت دەکرد بۆ پۆلیسەوە دزەکات و سەر ماڵەکەم واکە ئەم پەیوەندی تەلەفۆنی کە لەبینی تۆ پۆلیسە کە بۆ بەیان لە ڕۆژنامەکانە بڵاو کرایەوە یعنی تۆ زۆر جاشتی زۆر نهێنی بازە کرد بۆ لە بەرەوەی لەگەڵ پۆلیسا قسە کردووە وەکو مەحرەمێک سێری کردووە کە بێت مشکلەکەت بۆ حەلکە بەڵام بەیانی ئۆبینی بووە بە ماشێتی ڕۆژنامەیە چیان کرد مەجموعەیە خێزان کە کێشەی کۆمەڵاتی گەوری لە دروست بوو مەجموعەیە خێزان سکاڵایان برد کردەوە دەی تا گەیشتە لە نێو پەرلەمانی بەریتانیا کۆمیتەیەکەیە وەکو چۆن لای خۆمان لیژنە هەیە لیژنە جیاوازەکان کۆمیتەیەکەیە ناوی بریتیش میدیا وەجدۆ کە ئێمە هەر سەرچاوی ڕێکخراوەکەمان چاودێری میدیای کوردی لێەوە هێنامان ئەم بریتیش میدیا وەجدۆکە یان چاودێری میدیای بەریتانی باشە
هەموو سکاڵەکانیان کۆکردەوە یان بە پەرلەمان و پەرلەمان کەوتە تەحقیقاتکردن ئەو کاتە تۆنی بلێر وابزانم سەرۆک وەزیرام و هەتا ئەویشان هێنایە ناو کەیسەکەیەوە بۆ دانیشتەکانی محکەمە بانگیان نەکرد. نەتیجەی ئەمە چی بوو؟ یەکێ لە ڕۆژنامە گەورەکان دی ئینتەرناشنال نیوز بوو، هی جەماعەتی گروپی ڕۆبەرت مەردۆخ بوو کە لە ساڵانی 1970 ساڵەکانەوە دەرکرد. ڕۆبەرت مەردۆخ خۆی زانی کێشەکە لەکوێیە، بەر لەوەی لە بەریتانیا ئیعلامدا ناکرێت، ناسووتێنرێت، ڕۆژنامە نووس دەستگیر ناکرێت، زیندانی ناکرێت. ڕۆبەرت مەردۆخ بەر لەوەی خۆی بگاتە ئەوەی محکەمە یەکلایی بکاتەوە کەیسەکەی چیان زانی بغەڵەتەکە لەکوێیە لە ڕۆژنامە و ڕۆژنامە نووسەکانی خۆیە، خۆی ڕۆژنامەکەی ڕاگرت کە لە ساڵانی 1970 دەرەچوو کە ڕۆبەرت مەردۆخ کابرایەکە ئیمپراتۆریەتی میدیایە بە دوای قازان جاگرێت بە دەرەجەی یەکەم وەک بە دوای شتی ترا بگەڕێت. ئێم کابرایە شعور بە مەسئولیت دەکات، ئازانەیە ئەگە سبەینێ محکەمە یەکلایی کاتەوە ئەم ڕۆژنامەی ئەو دەوری لەم کەیسەیە هەیە ڕەنگە زۆر قورستر بکەوێتە سەر. گرفتی سەرێکی ئەوەیە لە کوردستانە ئێمە هینمان نییە، جیهەتێکمان نییە کە لێ پرسینەوە بکە. بۆ نمونە ئەم میدیایی تۆ بە ئارەزوی خۆت غەڵەت بکە، غەڵەتی میهنی بکە، غەڵەتی یاسایی بکە، شوێنێک نییە لێو پرسێتەوە. مەرجعیەت نییە. یعنی بۆیە ئێمە کۆمەڵی مامۆستا لە ساڵی 2019 بوو پرۆژە یاسایەکمان گەڵاڵ کرد بە ناوی پرۆژە یاسای ئەنجومەنی باڵای یا ئەنجومەنی نیشتیمانی میدیا لە هەرێمی کوردستانە. یەکێ لەو شتانی کە ئێمە لەوەیە تەرکیزمان ئەکردە سەر ئەوەیە چۆن ڕۆژنامە نووس وا لێ بکەین هەم ئاشنا بێ بە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان. ئێستا بڕۆ ینی ئیستفتایە بکە لە ناو ڕۆژنامەنووسان بزانن چەند کەسیان ناوی هەر ناوی یاساکان ئەزانن. ئەنجا چەند کەسان ئەزانن بۆ نمونە ناوزڕاندن چییە، تۆمەتخستنە پاڵ چییە، جنێودان چییە، سزاکانیان چییە لە ڕووی یاساییەوە، مەسەڵەن دەزوەردانی و ژیانی تایبەتی چییە. یعنی تۆ تەسەوڕەکەی کەناڵ هەیە نیوەڕۆ سەعات 12 دوو دوکاندار شەڕیان بۆ، یەکێکیان ئەوی تری کوشتووە. سەعات 1 لە نەشرەی خەبەرەکەی ڕسمی هەردووشی داناوە نووسێتی بکوش کوژرا. ئیتر دەوری دادگا و پۆلیس و ئەمانە چێکە تۆ یەکسەر ئیعلانی کرد. حکمی پێشوەختە هەیە لە میدیایە. کەم تەرخەمی دادگاکانیش کەم تەرخەمی دەسەڵاتی دادوەری ئەو ڕاستەرەکیی داواکاری گشتیوانە. ئەوەی دیکە کە ئێمە جەختمان لەسەر کردبووە چۆن پێوەرەکانی ڕاستاپیشەیەکان ببێتە جانبێکی وجدانی ڕۆژنامەوان تۆ خۆت واو لێبێ ئەگە زانەرێ غەڵەت بوو بڵاوی نەکەیتەوە، نەک بڵاوی کەیتەوە فیسەبیلی بزانە فڵانە کەس بە درۆمە کاتەوە یا بە وجدانی لە ڕووی وجدانی وە بە ئیشی لەسەر بکەین. لەم فەوزایە ئێمە بەڕاستی پێویستمان بە ئیشی دەستە جەمعی هەیە. بەشێک لە ئیشەکە ئەکەوێتە سەر تاکە کەس خۆی. هەوڵی تاکە کەس هەیە ئاگادار جەنابتانەوە چەند جار هەوڵ دراوە. بەشێکی دیکەی ناوەندە زانستیەکان بەڕاستی زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، پۆلیتەکنیک بە دەستە جەمعی چەندین هەڵەبجەژ ئێمە هەر میدیای کوردی لە سیمپۆزیۆم و ساڵی 2020 سیمپۆزیۆمێکمان کرد بە ناوی خوێندن و پەروەردەی میدیایی لە هەرێمی کوردستان. دیسان لەوێژ ئەو ڕاستپاردانەمان هەتایکی لێ کردەوە لە زانکۆی سەلاحەدین و لەوانش جددی درا. ئەمانە هەموو محاولاتی شخصین. ئەنجا محاولە دەبێت لە خێزانەکانەوە بکرێ بەڕاستی. ینی باوکودایکی لە نێو خێزانەکانە ئەبێت تێبگا بۆ نمونە ئەم ئایپادە ئەم ئایفۆنە ئەیاتە دەست ئەم ناڵە ئایا هیچ فلتەرێکی لەسەرە؟ کەواتە دکتۆر شوان لە قسەکەی جەنابتەوە دەردەکەوێت پەروەردەی میدیایی تەنیا گۆڕینی پرۆگرام نییە، عەقڵیەتی کەسەکان و زائیدەن بیئە ڕۆڵی سەرەکی ئەبینێ، جا خودی ژینگەی قوتابخانەکەی یاخود ژینگەی خێزانی بێ، ژینگەی پەروەردەیی بێ، ئەوانە هەمووی دەوریانەیە. سێ کوچکەیە هەرسێکی ئەگرێتەوە. ئێمە ئەگەر لە ناو سیستەمی پەروەردەیە چوار کوچکەیەکمان هەبێ کە خۆی لە مامۆسا و تەلەبە یا فێرخواز و مەنهەج و ژینگەی خوێندنەکەیە ببینێتەوە. ئێمە لە ئێستا ئەم چوارەمان نەقسە، هیچ کامی باش نییە. ینی نا بینای قوتابخانە و باخچەکانی ساوایان و نێوەندە ئەکادیمیەکانیان ژینگەیەکی هێن لەبار و دڵگیرە کە فێرخواز کاچێتەوە حەزی ئەلتەرناتیڤەکان هاوکار نین، هاوکار نە پرۆگرامەکانی خوێندن. جارێ هەر پرۆگرامی خوێندنمان نییە بۆ پەروەردەکردنی میدیایی تاکە کەس لەم وڵاتەیە. بۆ بوارەکانی دیکەشمان نییە، کوان ئەو پرۆگرامانەی هەمانە بۆ دروستکردنی کەسایەتیەکی نیشتیمان پەروەرد لەم هەرێمەیە چیمان هەیە؟ باوەڕەکەی دکتۆر شوان لە سەرەتای دەستپێکی میدیای کوردی کاڵم دەستپێک واتە لە دوای ڕاپەڕینەوە ئەو هەستەی کە جەنابەت باسیەکەی کەناڵە لۆکەڵیەکان و دوای ئەوە کوردستان تیڤ و کۆمەڵی کەناڵی تری ئاسمانی ئەو کۆمەڵە پرۆگرامانیان لە سەرەتایە هەبوو. زۆربیان هەبوو بۆ لە بەرەوەی خەمەکە لە پشتیانەوە، خەمێکی نیشتیمانی لە پشت کەناڵەکان. تۆ ئێستا بگەڕێرەوە، ئێستا لە 2023 بڕوا بکە بگەڕێر بووە 1993 کە 3 ساڵە کوردستان ئازاد کراوە لە دەستی ڕژێمەوە. بڕۆ سەری پرۆگرامی تەلەڤیزیۆنی بکڕە، بڕۆ سەری ناوەڕۆکی ڕۆژنامەکانی، ینی زۆر بەهێزتر، زۆر
پڕماناتر زۆر وەکۆڵەیە جانبی یاساوە لە بەرچاوگیرەوە لە ڕووی پێوەری پیشەییەوە لە بەرچاوگیرەکە ئەو کاتە خەڵک ڕەنگە زۆر معلوماتیشی نەبوو بەشێکی زۆری ئەدیبەکان بوون هاتوبوون ناو مەجای ڕۆژنامە ئەدیب دروستی کرد. ئێستا تۆ مەسەلەن نێوەندی ئەکادمی دێ وەکو ئەڵێم ساڵانە نزیکەی 1500 کادری ئیعلامی پێگەێنرێ لە نێوەندە زانستیەکان کەچی زۆر جار ئەو کێشە یاسایانە لە کەناڵێکی میدیایە دروزەکەی ئەو کەسەیە کە خریجی ئەوێ بۆ لەبەرەوەی ئەم کەسە کاچێتەوەیە بە ڕۆیایەکەوە چێ بە پەروەردەیەکەوە چێتە ناو کەناڵەکەەوە هەموو ئەوانە وتیانە پێی بیخەرە ئەو لاوە کاکە یێرە کەناڵی سیاسەتی خۆی هەیە ئەبێ مەسەلەن کەناڵەکەش فێری پەروەردەکردنی میدیاییکەی ئەبێ پێی بگەێنی شەڕی لایک نییە تۆ مەسەلەن ئەم هەموو پارەیە لەم دیکۆر و لەم ستۆدیۆ و لەم شتانە یا سەرفەکەی نابێ شەڕەکە لەسەرەوە بێ مەسەلەن ئەم بەرنامەجەی تۆ 100 لایک زیاتری هەبێ یا کەمتری هەبێ نان ئەبێ ئیش لەسەر ناوەڕۆکەکەی بکەیت بۆەوەی ئامانجەکەت گەورەتر بێ کوا چەند پرۆگرامی پەروەردەیمان هەیە لە کەناڵەکانی ڕاگەیاندنا بە لۆکاڵ و بە هەمانە بەس کەمە ئەو حاجەیە ئەو پێویستیە پڕ ناکات لە پەنایەوەیە چەند پرۆگراممان هەیە کە مێشتی مناڵ و گەنج و ئەوانە تێگەیان ینی پرۆگرامت هەیە بە حساب تەرفیهیە خۆشباریە بۆ پێکەنینە ینی فێری جنێوە دەکا ینی هەندێک ئەڵلقەی بەرنامەکە لە جاتیوی لە ستۆدییا بێ بردویانەتە دەرەوە بەڵێ خەڵک هاتووە بە پارەی خۆی پارەیە بۆی سەیری پرۆگرامەکە بکە بەشداری بکە جنێوی پێ ینی قسەی سوچی پێڵێ ئیهانەیەکە جیاکاری جەندەریەکە لە نێوان ژن و پیاوە بە سوک سیرکردن هەیە ینی بە پارەی خۆت ئیهانەکەی دراماکان سیرکە هەنگ دراما هەیە بۆ گۆشەی 180 پلە دژی کووردا لە پارچەکانی دیکەی کوردستان کەچی کەناڵ هەیە زۆر بە زمانێکی شیرینی کوردی تەرجمەیەکات و ئێمەش بە دیارە و دانیشمە حەڵقەی لێ ناپەڕین ینی بڕواکە هینێکە درامایەکە بوو نازانم لێم ببوورەیە شتێکی وات من بەڵێ من هێشتا لە کوردستان بووم نەچوومە بەریتانیا چوومە بەریتانیا دکتۆرام خوێن هاتمەوە لەقەبی ئەلمیشم دۆڕی ئەنجا لە کۆتاییە لێم ببوورێ ئاکە چۆن لێ ببوورم خوا ببوورێ هەلێشی نەبووری ئاخرەکەی ئینجا ناوڕۆکەکەی کاکە ناوڕۆکی و پرۆگرامانە ئەو درامایانە ینی بە گۆشەی 180 لە دوژ و پێچەوانەی دوژ و پێچەوانەی مەسەرەن ئەو مەعایرە قەومی ئاینی نیشتیمانیانەیە کە تۆ بڕوا پێیەتی بۆ نمونە لە خێزانی کوردیە هەرگیز نەبووە بۆ نمونە هەندێک حاڵەت کە نەشاز بووە کە تاکوترا هەبووە خەڵک لێرە و لێوێ باسەکەن فلانە حاڵەت ئەوە لە فلانە شوێن هەیە هێشتا نەبوو بەزایرە کەچی لەم درامانەیە وەکو شتێکی زۆر ئاسایی ئارزیەکە نۆرمال کراوە تاوان ئاسایی کراوە ینی پرۆگرام هەیە بۆ نمونە باسی هینەکە من زۆر جار باسم کردو باسی کەیسەکانی دادگاکە باسی ئەم دانپیانانەی تیرۆریستان و ئەوانەکە ئێتوان ئێمە پێوەرێکمان هەیە پێوەری دادوەری هەڵێ بە جۆرێک پرۆگرام پێشکەشکە بە جۆرە زانیاریەکان بگوێزەرەوە کە حەزی دووبارەکردنەوە لە ئاساییکردن لای وەرگرەکە دروست نەکەی بۆ نمونە من ڕیپۆرتاژم بینیوە یعنی لەم کەناڵانەی خۆمانە ڕیپۆرتاژم بینیوە کەسێک لە شوقەکانی قالاوی سلێمانی خۆی کوشتووە باشە ئەم کامێرامانە چووە تەسویری کردووە لە بنی پانکەکەوە زوومیەکە بردەوە دەئێنێتە سەرەوە بەڵێ شەرعەت بە خۆکوشتنەکەیە بۆ نمونە ئەگەر من و تۆ کە بینەری ئەم کەناڵین ئەگەر خەم و خەفەتێکمان بێ تا ئێستا من نەمزانیوە خەڵک دەتوانێت بە پانکە خۆی بکوژێ قایشەکەی لێکات لێەوە فێرمەکە بۆ نمونە من تا ئێستا نەمزانیوە خەڵک کە تلیاگە کێشێ یا ئەیفرۆشێ لەکوێ ئەیلێنێ بە چەنە ئیکڕێ چ جۆرێکی هەیە بەرنامە هەیە هەموو ئەمانە پێڵێ ئەین تعلیمیە بەرنامەجی تعلیمیمان هەیە بۆ فێربوونی تاوان تۆزانی بەڵێ لە کاتێکە بە پێی ڕێسا ئیتیکیەکان بە هەموو شێوەیەک کارکردن یاخود راپۆرت و ریپۆرتاژ لەسەر حاڵەتە و دۆخە تاوانیەکان ڕێگە پێنەدراوە لە دەستگا میدیاییەکان بەڕاستی چونکە دوجار بتەوێ و نەتەوێ بەڕاستی شەرعیەتدانە یاسای وڵات هەیە لێ هەر بۆت نییە یعنی ئەو تاوانە لە دوای دادگاش یەکلای کرایەوە تۆ هەر بۆت نییە لە میدیا و پیشانی بێت ئێمە دوولی ئەسکەندەنافیمانەیە کە بە سەرزەمینی ئازادیەکان بەناوبانگە ینی بە هەموو جۆرە ئازادیەکانەوە کە تۆ بەمێشکایە باشە ساڵانە ئەوان لە خۆشیە لە خۆشیە هەر بووە ئەوان لە خۆشیە مەسەڵەن خۆیان کوژن زۆرترین ڕێژەی لە نەرویج بەڵێ من خوێندمەوە بەڕاستی لە توێژینەوەیەکە بەڵام میدیا باسی ناکات زۆرتر ڕێژەی خۆکوشتنی تایە بەڵام نبینی لە میدیا نەخێر باس ناکرێت ئەگەر باسیشی بکە بۆ نمونە وەکو زاهیرە باسەکە چۆن ئەم زاهیرەیە سەری هەڵاوە چۆن چارەسەری بکەن ئیتر نایەت بە دوای ئەحمەد و مەحموودا بگەڕێن کە خۆیان کوشتووە کە سوکارەکەی بێنێ مقابلەیان کە چۆن خۆی کوشت چەند ژنی هەبوو چەند مناڵی هەبوو یعنی ئێستا وای لێهاتووە کابرا مردووە کەچی ئەمان لێ ناگەڕن
کابرا مردووە هێشتا لە تازەکەیە شۆکی مردنەکە بەری نەیەوە یعنی لەم ساڵانی دوایە هونەرمەندێک مێردەکەی جەڵدەلێیاوە ینی هێشتا شۆکی جەڵدەلێیانی هاوسەرەکەی بەری نەیەبوو 3 کەناڵ کۆم بینی سکرین شۆتم کردووە هینەکانیان بە لایف ینی وای لێ هاتووە ئەهمیەتی ڕۆماڵی میدیاییش نەماوە ڕۆماڵی میدیایی بووە کە ئەم خانمە لەناو پرسەکەیەتی لەناو بە دۆخێکی شێواوەوە پرسایی لەیەکە دوایین ئیشی هونەریتان چی بوو؟ باشە دکتۆر شوان کەواتە میدیای کوردی لە نەبوونی ئەم هۆشیاری پەروەردەییە فەوزایەکی گەورەی دروست کردووە. باشە ئێمە لە سەرەتایە وەکو ئاماژەت پێکرد تقریبەن لە 60-70کانی سەدەی ڕابردووەوە کۆمەڵێک وڵاتی ئەوروپی هەوڵی داوە کە ئەم بابەتە وەکو ئامرازێکی پەروەردەیی جێگیر بکە لە ناو پرۆسەی خوێندنە و حتا لە هەشتاکان بەدواوە هەنێک وڵاتی عەرەبیش بەڕاستی دکتۆر شوان ئیشان لەسەری کرد لوبنان سعودیا ئەی کەواتە کە ئێستا فەوزای میدیایی ئەوەندە گەورەیە ئەو پاشاگەردانیە هەیە بۆ لێرە هەوڵی جدی نییە وەکو پێویست بۆ جێگیرکردنی پەروەردەی میدیایی. ئەگەر ڕازگۆ بم لەگەڵ تا لێرە ئێمە حەزمان لەو فەوزایە حەزمان لەو پاشاگەردانەیە ئەوەی کە تەمویلی کەناڵەکانی میدیاکە ئەوەی کە تەمویلی میدیاوانێکەکە بۆی پێیجێکی سێبەر بۆی سایتێ دروستەکە حەزی لەم فەوزایەوە هەر ئەوەش دلیل لەسەر ئەوەی کە ڕێگە نادرێ میدیا لە هەرێمی کوردستان بە شێوازێکی یاسایی ڕێک بکرێ ینی دەیان کون و کەلەبەر هەیە لە میدیای کوردیە تا ئێستا ئێمە یاسایەکمان نییە بۆ نمونە دەستێوەردانی میدیا و میدیاوانی کورد لە ژیانی تایبەتی کەسەکانە تاسەمە یاسایەکمان نییە ئەمە بەشێکی یاسای باشیشمان هەیە یاسایشی پێ ناکرێت یاسای باشمان هەیە بەڵام تەنفیز ناکرێت ئێمە لە دنیای چۆن میدیا ڕێکراوە بەشێکیان بە هۆشیاریە بە بەرزکردنەوەی هۆشایی لە ڕێگەی پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندنەوە کە ئەمە جانبێکی ویژدانیە مەفرۆزە هەموو ڕۆژنامەوانێک ئەمە بچێتە لا شعوریەوە چی لە میدیایە باشە بڵاوی کاتەوە چی خراپە بڵاوی نەکاتەوە ئەمە بەشێکیان جانبی ویژدانەکەی لەسەر کەسەکەیەوە پێویستی بە بەرزکردنەوەی هۆشیاریە ئەویش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی کردنەوەی خولی بەردەوامە کەناڵی میدیاییت هەیە بە ساڵتەیە بڕێ خولێکی میدیایی بۆ ستافەکەی ناکاتەوە ئێم ستاف لەکوێ فێر بێت تو هەموو ڕۆژە ئیشی پێ بڕۆ تەسوید کە بڕۆ نازانم خەبەرکە ئەی نابێ مەسەلەن شوێنێکە بێت ئەپدەیتی کاتەوە ئەمە یەک بەشێکی دیکان بۆ ڕەخستنەوەی ناوەڕۆکی میدیا پێویستمان بە یاسایە ینی بەدیلی یاسا هەر یاسایە لە هەر سەرزەمینێک تۆ بگەڕێ بۆ ئەم بابەتە پێویستمان بە یاسای تایبەتەیە بەڵێ پێویستمان بە یاسای هەموو بوارەکان کە فەراغ بێ من یاسای هین لەکوێوە هات لەکوێوە دروست بوو یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن زین چیرۆکەکەی لەکوێیە مجموعە قەناتی مەحەلی هەبوو لە ساڵانی 2008 و 7 و ئەوانەیە ئەم کەناڵە مەحەلیانە بۆ نمونە تۆ نامەیەکە دەنووسی لە سەبتایتڵەکەیە لە شیتە هەواڵەکەی خوارەوەی ئەڕۆشت مەسیجم ئەنار من ناوم ئەحمەدە کوڕێکی باڵا بەرزم باڵام 180 سانتیمە حەزم لە کچێکە ناوی نەشمیل بێ لە شار دابنیشێ لە نازانم چی ئەمە ژمارە تەلەفۆنەکەم ئەڕۆی ینی ئەونار بۆ تەلەڤیزۆنەکە ڕێگەی ئەینار نەشمیلیش لەولاوە جوابێ من ناوم نەشمیلە باڵام 170 سانتیمەترە ئەمە ژمارە تەلەفۆن وەکو گۆرانی داواکراوەکانی رادیۆ ئەمە کێشی دروست کرد کێشە کۆمەڵایەتی دروست کرد کە کێشە کۆمەڵایەتەکان دروست کرد ئەو کاتە لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانە ڕاستپەرکاکان وەزا ئەوە نابێت گەر وا بێتتر کەس وەکۆڵی هێنی نامێنێ ئەوەی نامێنێت بە دوایە یاسای خراپبەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن ئینتاجکرا کە ئێساش بۆ سەردەمە توانی معالەجەی ئەوە بکەم معالەجەی ئەم سایت لای برد بۆ کردی بە قانون سبێنێ بۆ نمونە ئەچێ ئەم کەناڵە مۆڵەتەکەی تازە کاتەوە وەزارەتی ڕۆشنبیری ئەڵێ کاکە بۆ تازە ناکەم چونکە ئەم کەناڵی تۆ بەرپرسیار بۆ لە شکاندنی یاسای بۆ نمونە چاپەمەنی ژمارەدەی ساڵی 93 بەرپرسیار بۆ لە پێشلکردنی یاسای ژمارە 35 ساڵی 2007 بەڵام مشکلەکە ئەوەیە ئەو شوێنەی کە یاساکە دەرەکە خۆشی تەنفیزی ناکە ڕاستە پەروەردە و تعلیم و میدیا پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینیانە هەیە بەڕاستی بەڵێ پەروەردە و فێرکردن و ڕاگەیاندن بەڵێ پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە بینیانە هەیە ئەم پەروەردەی میدیایە ئینشاءڵڵا بە هەوڵی پسپۆڕان و ڕێکخراوی چاودێری میدیای کوردی ئەگەر هاتە بواری جێبەجێکردنەوە و لە پاڵیشیا بەڕاستی من سەرەتا بیرم چوو بە تەنیا حکوومەت یاخود ناوەندە ئەکادیمیەکان بە تەنیا ئەمان ڕۆڵی سەرەکیان نییە بەڵکو لە پاڵیشیا لە پاڵ ڕێکخراوی چاودێری میدیای کوردی ڕێکخراوە مەدەنیەکانیش کۆمەڵگەی مەدەنیش دەبێ ڕۆڵی هەبێ و هەروەها ڕێکخراوە ناحکومیەکانیش دەبەڕاستی بۆ کەمکردنەوەی ئەم پاشاگەردانیە ئەبێ دەوریان هەبێ کەواتە بۆ ڕێخستنەوەی ئەم پەیوەندیەی نێوان پەروەردە و فێرکردن و ڕاگەیاندن
هۆشیاری میدیایی ئەگەر لە کۆتایی یا بەڕاستی بابەتەکە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ بۆ پروگرامەکانی دواتر ئینشەڵا بە تێروتەسەلی تر باسی لێوە ئەکەین ئەتوانێ ئەم حاڵەتە نێگەتیڤانەی کە لە میدیا و بەتایبەتی لە سۆشیال میدیا هەیە کەم بکاتەوە ئەزانی ئێمە لە سەردەمێکان سەردەمی بێسنووری پێوترێن سەردەمی ئینتەرنێتی پێوترێن ما بعد الئینتەرنێت ڕۆشتین سەردەمی تەقینەوەی زانیاریەکانی پێوترێن لێرە تۆ ناتوانانی مەسەلەن سنووردانی ئەو سنوورەشی دانی ئەبێ واقعی بێ بۆ نمونە لە کوردستانە ماوەیە وەزارەتی ڕۆشنبیری نووسەرانی ناچارە کرد ئەبێ ژمارەی سپاردن وەرەگری ئێ باش من نووسەرێکم ژمارەی سپاردن وەرناگرم ڕێم لە یەگری چاپیکەم ئۆکەی بە پیدیەکەم بە PDF و لە سایتەکەی خۆم بڵاویەکەمەوە لەبەرەوە تۆ کە چارەسەر دانێ ئەبێ چارەسەرەکە لەگەڵ کۆمەلگاکەی خۆتا بگونجێ نەک مەسەلەن چارەسەرێکم بۆ بێنی کە بە کەڵکی سوید بێ بە کەڵکی بەریتانیا بێ ئێرە کوردستان چی پێخوا ئەبێ ئەو یاسانی کە دەرەکرێت لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە کۆمەلگەی کوردی لەبەر چاو بگرێ ئەو ڕێنمایانی لەلایەن وەزارەتەکانەوە دەرەچێت و جهەتی جێبەجێکردن کە دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەتە جێبەجێیەکە ئەبێت دلیلی قاتعی پێبێ مقنعی پێبێ کە لەسەر ئەوەی کە مەسەلەن من ڕێگە ئەگرم لە باخچەیەکی ساوایان بۆ نمونە ئینتەرنێتی تیان نەبێ هەدەفەکەم ئەوەیە نەخێر هەدەفەکەم ئەوەیە کە ئەم ئیشە بکرێ ئەنجە دوایەوە تۆ نابێ معالەجەکە وا بکەی لەو ماوەی پێشوە تەقینەوەی لێچوونی غازە بوو ینی تعلیماتێکی بێ ئەساسیان دەرکرد تعلیماتەکە چییە وەڵاوی کە هینی هەیە ئەمەی لەسەر بەندارێکی پێڵم تەنکی غازەکان تەنکی غازەکەی وەڵا نابێ بەکاربێنێ ێ باشە لەوەتی تاریخی بەشەریەت هەیە سیارە هەیە باشە ئەگەر حاڵەتی هینیش هەیە دامی سیارەش هەیە ساڵانە بە هەزاران کەس ئەمرن بۆی ڕووداوی هاتوچۆ تۆ ئەکرێ سیارە مەمنوعەکەی نەخێر ئەبێ میکانیزمەکانی مەمنوعەکەی بۆیە توش کە یاسایە دەرەکەی کە ڕێنمایە دەرەکەی ئەبێ شێوازە بدۆزیتەوە کە من وەکو ئینسانێک لە کۆمەڵگەی کوردیە هەم وەکو بەرهێمێنەر هەم وەکو بەکارێنەر بتوانم جێبەجێکەم یاسای جوانم بۆ چییە کە تۆ یاسای ژمارە 35 خۆ ئەگەر ئاوە سەیریکەی یاسایەکی زۆر معقولە لە زۆربەی وڵاتانی دەوروبەریشمان باشترە بەڵام کە تەنفیزی ناکەی کێشە دروستە بێ باشە لەبەرەوە جگە لە دەسەڵاتەکانی یاسادانان جێبەجێکردن دادوەری ئێمە پێویستمان بە خودی دەستگاکانی ڕاگەاندن هەیە پێویستمان بە ڕۆژنامەوانان پێویستمان بە دەسەڵاتی پێنجەمی شەیە بۆ چاودێری دەسەڵاتی پێنجەم کۆمەڵگەی مەدەنی هەیە کە چاودێری میدیاکان بکەن کاکە بۆ نمونە کەناڵ هەیە ینی بەرنامە پێشکەشەکە بەرنامەکە ڕووی مەجلیسی نییە بێژەرمان هەیە هەواڵت بۆ خوێنرێتەوە توێژنەوەیەک زانکۆی ئۆکسفۆرد کردوێتی بۆ هەموو نازناوە گەورەی کە ئەم بە زمانێکی سێکسی بۆ دەجێڕێتەوە کە نەگەورە نەبچووک ناتوانێت بەرگەی بگرێت و سەیری بکە تۆ کە مەسەلەن پەیامێک لە میدیا بڵاوکرێتەوە بە حسابیەوەکەی مناڵێکی تایە هەرزەکارێکی تایە پیرەمێردێکی تایە تۆ ڕەچاوی مەسەلەن ئاسی ئەمانە بکەیت تۆ بە زمانێکی سێکسی نەتیجەی توێژنەوەیەکەی یەک زانیارەکە ناگە یعنی تۆ بەس هەدەفت دەوێت ئەم ستایلی خوب بگەێنی ئەمەە زانیارەکە ناگە میدیا بۆ پەیامەکە ناگە بۆیە پێویستی بە ئیشی دەستەجەمعی هەیە و هەم وەکوتم بەرەمێنەر و بەکارێنەدا بێ هەموو لایە ئیش لەسەر بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری میدیایی خۆیان بکەن و جیهەتەکانی ژەرێکەوە بەپێی سنگ و قورسایی خۆیان ئیش لە بەرەمێنانی یاسای نوێ ئیش لەسەر ڕێخستنەوەی یاسا بەرکارەکان بکەن و ئیش لەسەر باشتر جێبەجێکردنی بکەن زۆر زۆر سپاس دەکەین دکتۆر شوان بەڕاستی سپاسی ڕێنماییەکان دەکەین سپاسی هەک بە زانیاریە دەوڵەمەندەکە دەکەین و ئینشەڵا لە داهاتوودا چاوەڕێی کاری باش لە ڕێکخراوی چاودێری میدیایی ئەکەن تەبعاً بە پاڵپشتیکردنی لایەنی پەیوەندیدار زۆر زۆر سپاس بەڵێ بیسەران و بینەرانمان بەڕاستی لە پاڵ پەروەردەی میدیاییدا ئەوەی کە زۆر زۆر گرنگە دوجار هۆشیاری تاکە چونکە وەکو دکتۆر شوان ئاماژەی پێکرد لە فەزای ئازاددا لە ژینگەی سۆشیال میدیادا دوجار تاکە کە ڕۆڵی بەرهەمهێنەر یاخود ڕۆڵی ئەوە ئەبینێت کە وەکو نێرەرێک کار بکا لە نێو فەزای سۆشیال میدیادا بۆیە پێویستی بە هۆشیاری بەکارهێنان هەیە بۆ ئەوەی پەروەردەیەکی دروستمان هەبێ لە چوارچێوەی هەموو ئامرازەکانی ڕاگەیاندن کە بەردەستن و بۆ خزمەتی کۆمەڵگە دروست بووە تا پرۆگرامێکی تر ئاسوودە بن خواتان لەگەڵ